کاتێک کە ساڵەکان دێ و دەڕوات دەرز و عیبرەت و ئامۆژگاری تایە بۆ ئەو کەسانی کە لە خوا دەترسن، بۆ کەسانی کە عاقڵ و ژیرن. یعنی چه قیمەتێکی هەیە ئەم دنیاە کەسێک لە ئێمە کاتێک کە دەمرێ ئازیزەکان و خۆشەویستەکانمان شەڕیانە چۆن دەڵێ ئەو دەڵێ بیدە من ئەو دەڵێ بیدە من لەسەر ئەوەی کە خۆڵ بکەن بەسەرماندا، مسابقە دەکەن، پێشبڕکێ دەکەن، خاکەناز و بێڵ لە دەستی یەکتری دەسێنن بۆ ئەوەی کە خۆڵ بکەن بەسەرمانە. ئەو کۆتایی ئەم ژیانەیە. بۆیە ئینسانی عاقڵ و تێگەشت و تێدەگات ڕۆژێک دێت لەم دنیاەدا ئاخر ڕۆژی ئێمەیە کە شەومان کردەوە بەیانی ناکەینەوە، و شەوێکیش دێ ئاخر شەوی ئێمە لەم دنیاەدا، شەوی دوایی لە قەبرستانین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری دەفەرمێ الجنة أقرب إلى أحدكم من شراك نعله والنار مثل ذلك. بەهەشت و جەهەنم هەردووکیان لە ئێوە نزیکن وەکو قەیتانی پێڵاوەکانتان. پێڵاوەکەت کە قەیتانی هەیە چەندێ نزیکە لێتەوە. بەهەشت و جەهەنمیش ئاوە، واتە چوونە بەهەشتی تۆ چوونە دۆزەخی تۆ ئاوە نزیکە. ئاگادار بە خۆتا بچۆرەوە، چونکە ئینسانی عاقڵ و زیرەک و تێگەشتوو بیر دەکاتەوە دەڵێ ئای ئەم ساڵە بۆ ئەوەندە زوو تێپەڕی، کابراوتی دوێنێ سەری ساڵ بوو. یعنی شتیوا دەبینی دەڵێ ئەمڕۆ گەشتە ساڵێک یادی فلان شتە، سبحان الله تۆ وا دەزانی دووسێ مانگە ساڵێک تێپەڕی بەسەر مردنی فلان کەسە. کاکە لەکوێ ساڵێک دەبێ هەر نازانی تەمەن چۆن ڕۆشت. دەبیرێ بکەرەوە دڵنیا بە ئەو تەمەنە ڕۆژ بە ڕۆژ کۆتایی دێت. وەڵای کاتێککە ئێستا خوتبەمدا تەمەنمان لە ئێستا درێژتر بوو، وەڵایش کاتێککە نوێژ دەکەین ئێستا تەمەنمان درێژتر لەو کاتێککە نوێژی جومعە دەکەین. کەواتە دەقە چرکە بە چرکە سانی بە سانی لە مردن نزیک دەبینەوە. کەواتە با بە خۆمان دابچینەوە. لە دوای مردنمان کێ هەیە فریامان کەوێ، کێ هەیە ڕەحمان پێ بکات جگە لە خوای گەورە. دەبێ خۆمان ماندووکەین، خۆمان هیلاکەین بۆی کە لە دوای مردمان ئینشەڵا دڵخۆش بین.